کردن و ستافەکەی کە لەگەڵی هاتبوون ئێرە بۆ چەند پرسێک کە بەنسبەت ئێمە پرسی گرنگ بوون بە تایبەت لەسەر ڕێگاوبانەکان کە بە شادەماری وڵات دانرێ ئەنی ئەو شەقامانەی کە شارەکان بەیەکەوە بەسێتەوە ئەمە بە شادەمات پێناسەمان کرد لە کۆبوونەوەکە و پێشمان وایە دواتر لەسەر ئەو یەکانەی کە یەکەی نیشتەجێبوونن لە ماوەکانی پێشوو لە کابینەی پێشوو کابینەکانی پێشوو دروست کرابوون و تاکو ئێستا تاو نەبوون بۆی تەستیمی ئەو خەڵکانە بکرێت کە خەڵکی کرێچین و خەڵکی کەم دەرامەتن لەسەر ئەم دوو پرسە تاوتوی بابەتەکانمان کرد بۆیە پێمان خۆش ئێستا کاکدانا فەرمیێگەر لەسەر بابەتانە بەوردی قسە بکات. ئەم کاتتان باش زۆر سپاس بۆ لیژنەی ئاودانکردنەوە بەرهێنانی پەرلەمانی کوردستان کە ئیمڕۆ بانگێشتیان کردین بۆ پەرلەمانی کوردستان بۆ ڕوونکردنەوە لەسەر کار و چالاکیەکانی وەزارەتی ئاودانکردنەوە بۆ وەڵامدانەوەی ئەو پرسیارانەی کە لای بەڕێزیان هەیە کە دیارە ئەوانە پرسیاری هاوڵاتیانی کوردستانن کە ئەمان نوێنەرایەتیانەکەن بە خۆشحاڵیەوە کۆبوونەوەیکی زۆر باشمان ئەنجامدا لەم کۆبوونەوەیە زۆربەی زۆری ئەو پرسیار و ڕوونکردنەوەی کە پێویست بوون لەلایەن وەزارەتی ئاودانکردنەوە پێشکەشی بەڕێزان ئەندامانی لیژنەی ئاودانکردنەوە کرا لەو چوارچێوەیەدا هەم لە بواری ڕێگاوانەکان هەم لە بواری یەکەکانی نیشتەجێبوون هەم لە چوارچێوەی چارەسەرکردنی ئەو گرفتانەی کە ئێستا لە بەردەم پرۆژەکانە هەیە یا هەندێک پرۆژە هەیە کە تاوانە بووە ئەو پلانانە چین کە بتوانین پرۆژەکانی پێتاوەکەین هەمووی گفتوگۆی لەسەر کراوە و ئەو گفتوگویانە گفتوگۆیەکی بەرهەمدار بووە و ڕێگەیشی باش بوو بۆ ئەوەی زیاتر لە یەکتری تێبگەین و زیاتر هاوکاری یەک بین و بە شێوەیەک لە شێوەکان وەزارەتی ئاودانکردنەوە و لیژنەی ئاودانکردنەوەی پەرلەمانی کوردستان تاوکەری یەکتری بین. من خۆم بە خۆشحاڵ ئەزانم کە لە ماوەی ساڵ و نیوی ڕابردووی پێگەنانی کابینەی نوێیە وەکو وەزارەتی ئاودانکردنەوە لانی کەم ئەو ئەرکانی لەسەرشانمان بووە چ لە بواری ڕێگاوبانەکان و چ لە بواری یەکەی نیشتەجێبوون بە ڕادێکی کەمتر چونکە زیاتر گرنگیمان بە ڕێگاوبانەکان داوە لەبەرەوەی کە هاوڵاتیان بە شێوەیەکی فراوانتر بەکارێن و هەموو هاوڵاتیان لە هەموو چین و توێژە جیاجیەکان پێویستیان بە ڕێگاوبانێکی سەلامەت هەیە بۆ بەکارهێنان. ئێمە لە ماوەی ئەو هەر بە شێوەیەکی زۆر کورت حەزەکەم هەندێک ئامار هەیە بۆتان باس بکەم ئێمە لە ماوەی ئەو ساڵ و نیوەی ڕابردووە لە بواری ڕێگاوبانەکانە زیاتر لە 9 ملیۆن مەتر دووجا قیرمان کردووە لە هەموو لە سەرتاسەری هەرێمی کوردستانە و ئەو پرۆژانەشی کە تەواو بوون لەو بوارە 49 پرۆژە و ئەو پرۆژانەی کە تەواو بوون لە بواری نیشتەجێکردنە 7 پرۆژە بوون کە بەشێکیان لەو پرۆژانەی کە تەواو بوون و کۆوانەی قەڵاتجێ دابەشکراون لەسەر هاوڵاتیاندا. ئەو پرۆژانەی کە لەژێر ئەنجامن هی ڕێگاوبانەکان زیاتر لە 129 پرۆژن کە لە خۆی لە 440 کیلۆمەتر ڕێگای دووسایید 10 کیلۆمەتر یەکسایید ڕێگای یەکسایید و 792 کیلۆمەتر چاکردنەوەی ڕێگاوبانەکانە کە سیانەی ڕێگاوبانەکانە هەروەها 8 پردوتونێل ئێستا لەژێر جێبەجێکردنە زایدەن زیاتر لە 800 کیلۆمەتری ڕێگای گوندەکان کاری تێدا دەکرێت. ئەو پرۆژانەی کە هی نیشتەجێکردن و لەژێر ئەنجامدانە 62 پرۆژەیە کە کۆی یەکەکانیان دەکاتە 1940 نیشتەجێبوون بەڵام بەداخەوە ئەمانە لە ئێستا وەکو پێویستکاریان تیان ناکرێت لەبەر بوونی قەیرانی دارایی هیوادارین پرۆژەیەکمان تەقدیمی ئەنجومەنی وەزیران کردووە بۆ چارەسەری تاوکردنی ئەم پرۆژانە وەکو وەزارەتی ئاودانکردنەوە لە نزیکترین کاتە لە ئەنجومەنی وەزیران موناقەشە بکرێت بۆی بتوانین بە شێوازێکی گونجاو ئەمە 1964 نیشتەجێبوونە تەواو بکەین و پێشکەشی ئەو هاوڵاتیانە بکرێت کە سوودمەندە بنلەی. من جاریشتر سوپاسی لیژنەی ئاودانکردنەوە بەرهێنانێکم لە پەرلەمانی کوردستان و هیوادارم پەیوەندەکان بەردەوامی هەبێت و باشتر بێ و یەکتری تەواو بکەین لە پێناوی خزمەتکردنی هاوڵاتیانی خۆمانە. ئەو ڕێگانی کە دەکەوێتە سوودی پارێزگای سلێمانی و لە ڕووی تاواوکردنەوە بۆ تەواو نابن بەراورد بۆ ڕێگانی دەکەوێتە سوودی پارێزگای بەڵێ یەکەم بەنسبەت یەکەکانی نیشتەجێبوون ئەگەر تەواو کرابێت چ بە دروستکردنی یەکەکە و تەواوکردنی خزمەتگوزارەکانی ئەو کاتە بڕیاری دابەشکردنی ئەدرێت و وەکو ئەو ڕێمانی کە لە وەزارەتی ئاودانکردنەوە دەرچووە لیژنەیەک دروست دەکرێت لە چوارچێوەی یەکە ئیدارەکەیە بەسەرۆکی یەکە ئیدارەکە بێ بەسەرۆکی ئەو لیژنەیە و نوێنەری لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەت ئەندامێ بێتیایە و هەروەها من فەرمانێکیشم دەرکردووە نوێنەری کۆمەڵە و ڕێکخراوەکانی کرێنشینانیش ئەندامە بن لەو لیژنەیە بۆی بە شێوەیەکی شەفاف و لەسەر ئەساسی خاڵبندی دابەش بکرێت. پرسیاری دووەم بەنسبەت ڕێگاوبانەکان ڕێگاوبانی نێوان سلێمانی هەولێر بەشێکی زۆری ئەو ڕێگایانە
لای بەڵێندەرە و گرێبەستەکانیان ساڵی 2010 بەداخەوە ئەوە لە 2014 تەواو بوون تەواو نەکراون بە هۆی چەندین هۆکار بەڵام لە ئێستادا ئێمە لە ساڵی پاریشەوە بەشێکی زۆر لەو ڕێگانەمان خستەوە کارکردن و ئیشی باشیشان تیاکرێت تەنها قۆناغی دووەمی ڕێگای نێوان دوکان چوار قوڕنا قۆناغی دووەمی کاری زۆری تێدا نەکراوە بەس بەڵێندەر بەڵێنی داوە دەستیشی کردێتەوە بەکارکردن ئەویش دەبێت چونکە خۆشبەختانە ساڵی پار لە کۆتایی ساڵە بڕی 35 میلیارد دینار تەرخان کرا بۆ ئەو پرۆژە گرنگانە کە خۆی لە چوارچەوەی 7 پرۆژە بینیەوە لە سنووری پارێزەی سلێمانی کە دەست بکرێتەوە بەکارتیانەوە ئێستا کاریان تێدا دەکرێت و هیوادارین لەم ساڵیشا بتوانین بودجەی زیاتریان بۆ دابیکەین بۆی لە کاتی خۆیان بتوانین تەواو بکەین. جناب فەرمان لە دیپلۆماتیک ئەو پرۆژەی باسان کرد بەنیاز میدەنە نوێی وەزیران خۆتان ئەزانن کە حکوومەتی کوردستان و عێراق قەیرانێکی دارایی دێن ئەگەر حکوومەت نەتوانێت ڕاستەوخۆ تەواوی بکە بیر لە پلانی بەدیل کراوەتەوە بۆ لەگەڵ وەبەرهێنە پرۆژەکان تەواو بکەین. بەڵێ ئێمە هەر پلانەکەمان ئەوەیە کە لەگەڵ ئەو بەڵێندەرانی کە شوقەکانیان وەرگرتووە بە جۆرێک لە جۆرەکان لەسەر ئەساسی میکانیزمێک کە پێشکەش کراوە بە ئەنجومەنی وەزیران ئەو شوقانە تەواو بکەین جا تاوەکو ئێمە مناقەشی نەکەین لە ئەنجومەنی وەزیران و گفتوگۆی لەسەر نەکەین وا گونجاوترە گفتوگۆکان و پەسەندکردنی لە ئەنجومەنی وەزیران تەواو بێ ئەو کاتە پلانەکە بۆ ئێوە هاوڵاتیانی ئاشکراکەین بەڵام لەسەر ئەو بنەمایە کە لە ڕێی کەرتی تایبەتەوە تەواویکەین. ڕاستیەکەی ئێمە لە ماوەکانی پێشوو چەند لیژنەیەکی لاوەکیمان دروست کرد بۆ کۆی گشتی ناوچە جیاوازەکان لە هەرێمی کوردستان هەروەکو لیژنەکان لە دوای بەداداچوون بۆیان دەرکەوت کە ڕێگاوبانەکان وەکو پێویست نیە هەڵبەتە جەنابی وەزیر لە ئۆڵی لیژنە هۆکارەکانی باس کرد پێما بێ ئێستاش لێرە ئاماژەی کرد پێدا هۆکارەکانی باس کرد کە لە ڕووی دارایی حکوومەتی هەرێم کۆمەڵی قەیرانی هاتوۆتە پێش پێم وایە حکوومەت خۆشیان بە جەنابی وەزیر و کۆی گشتی ئەندامانی ئەنجومەنی وەزیران خۆشیان تێبینیان لەسەر ڕێگاوبانەکان هەیە بەڵێنیان داوە بە دۆداچوونی چاک بکەن و هەوڵ بدەن لە کاتێکا کە بودجە نێرنە پەرلەمان کۆمەڵێک پارەی زیاتر تەرخان کرێ بۆ سێکتەری ئاوادانکردنەوە لە هەرێمی کوردستان دەستان خۆش سەبارەت بە پرۆسێسی چاکسازی وەزارەتتان گەیشتووەتە چ کۆناغێک لە مەبارەت دووەم ئەو یەکە نیشتە جێبوونانێک کە باست کرد لە دەوام نەکراون ئەولەویە بۆ چێ دەبێت چێ سوودمەند دەبێت لەم یەکان بەڵێ ئێمە لە پرۆسی چاکسازیە لە قۆناغی کۆتایی بەنسبەت وەزارەتەوە بۆ ئەو لیژنەی کە دروست کراوە بەشێکی زۆری کارەکانی خۆی تەواوکردەوە لە قۆناغی کۆتایی یعنی ئینشەڵا تەسەوڕەکەم لە تا کۆتایی مانگی داهاتوو زۆربەی زۆری کارەکانی پرۆسی چاکسازی تاو ببەوەی کە تایبەتە بە وەزارەتی ئاوادانکردنەوە بەنسبەت ئەو یەکە نیشتە جێبوونانی کە تاون چێ سوودمەند دەبێت لێی ئەمە پەیڕەوی ژمارەیەکمان هەیە لە ساڵی 2012 کە لە وەزارەتی ئاوادانکردنەوە دەرچووە لەسەر بنەمای ئەو پەیڕەوە دابەشەکرەیەکەکان و لە چوارچێوی هەر یەکەیەکی ئیداری کە پێشتر باسم کرد فۆرمی پێویست هەیە پڕەکرێتەوە و لەسەر ئەساسی خاڵبەندی و لەسەر ئەساسی شایستەی ئەو شقانە دابەشەکرێت و چەند مەرجێکی تایە لە پەیڕەوەکە ئاماژەی پێدراوە کە ئێمە ناوێنێت پەیڕەویەکی ساڵی 2012 وەزارەتی ئاوادانکردنەوە ئەتوانن ئێوەش لە ڕێی ئینتەرنێتەوە سێرچی بکەن و پەیڕەوەکە لە بەردەستانە بە چ ڕێنمایی دابەشەکرێت دەستان خۆش بێت زۆر سپاس.